پاشماندبوونێکی زۆر ئەو راپۆرتەمان ئامادە کردووە. لە راپۆرتی ڕێکخراوێکی مەدەنیدا حکوومەتی هەرێم با ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و بە شێوەیەکی نایاسایی تۆمەتبار دەکرێت. راپۆرتەکە بە ناونیشانی پرۆژەی چاودێری و هەڵسەنگاندنی ئەرکەکانی حکوومەتی هەرێم بەرامبەر بە فەرمانبەران ئامادە کراوە و تایبەت بە نیوە یەکەمی ساڵی 2023. پرۆژەکە بە ناوی چاودێری و هەڵسەنگاندنی ئەرکانی حکوومەتە بەرامبەر مافەکانی فەرمانبەران لە هەرێمی کوردستان. لە ناوەڕۆژی راپۆرتەکەدا هاتووە لە ساڵی 2015ەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران بە نایاسایی ڕاگیراوە. گەر فەرمانبەرێکی پلە 4 موچە بنەڕەتیەکەی جگە لە دەرماڵەکان 509,000 دینار بێت، ئەوە بۆ هەر مانگێک لە ئێستادا 249,000 دیناری کەمتر پێدەدرێت بەهۆی ئەوەی پلەکەی بەرز نەکراوەتەوە. ئەو مافانەی کە حکوومەت بۆ فەرمانبەرانی دابین کردووە چییە و ئەو مافانەی کە حکوومەتیش کە پێ ئەرکەکانی وەکو خۆی جێبەجێ نەکردووە چییە؟ ئاماژەمان پێدا و بەشێک لێو فەرمانگانەشمان نای ئەو فەرمانگانەشمان خستە ڕووکە پلە بەرزکردنەوەیان بۆ فەرمانبەرانیان کردوتەوە. بۆ نمونە دەستەی دەستپاچی و دیوانی چاودێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان، سەرۆکایەتی هەرێم، دیوانی چاودێری دارایی، ئەوانە کە پلە بەرزکردنەوەیان بۆ فەرمانبەرانیان کردوتەوە جێگەی خۆشیە کردوتەوەن، بەڵام بە هیوای ئەوەی کە حکوومەت کار بکاتن ئەو جیاوازە لە نێوان فەرمانبەران نەهێڵدرێتن کە هەموو فەرمانبەران سودبەت من لە پلە بەرزکردنەوە، چونکە ئەو پلە بەرزکردنەوە کاریگەری کردوتە سەرجانی فەرمانبەران. یاساییان ڕێگە پێدراونێت و موچەی فەرمانبەران ئەوەندە دواب بکەوێت. لای خۆشیەوە ئابووری ناسێک باز لەوە دەکات بەهۆی دواکەوتنی موچە و خراپی دۆخ و گوزەرانی موچەخۆران بەگشتی کەشێکی کۆمەڵایەتی نەرێنی دروست بووە و لێکەوتەی خراپیشی بە شوێن خۆی داهێناوە. کێشە هەر ئەساسی لێرە کە ئەگەر بچینە سەر ئەسلی بابەتەکە بریتە لە تێکچوونی شیرازەی کۆمەڵگا و خێزان. ڕوا بکەن کێشەکان ئەوەندە گەورە بوون لە ناو خێزانبووی ئەو پێنەدانی موچە یاخود دواکەوتنی موچە چەند خێزان هەیە جیابوونەتەوە. ئێستا ئەمە لە زانکۆ من نمونەیەکی زیندوتان بۆ دێنمەوە. نزیکی 2 هەفتەیە دەوام دەستی پێکردیە. بڕوا بکەن نیوەی قوتابیەکانمان نایەنە کۆلێژ، کاتێک کە لێیان دەپرسی یاخود بە دواداچوون دەکەی دەڵێ دایکم باوکم فەرمانبەرە موچەی وەرنەگرتووە تا ئێستا بۆیە ناتوانم دەوام بکەم. یعنی پارەی ئەوەی پێ نییە بێ هاتوچۆی کولیە بکات. بە پێی پلەی وەزیفی هەر فەرمانبەرێک ئەگەر پلە 5 بێت بە موچەی بنەڕەتی و دەرماڵەکانیەوە، گەر حکوومەت 2 پلە بەرزکردنەوەی فەرمانبەرەکە قەرزدار بێت و موچەکەشی 700,000 دینار بێت، ئەوە مانگانە حکوومەت نزیک بە 225,000 دینار کەمتری پێدەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.